سلااوتان لێبێت لەنێو کەمپی زانکۆی سۆرانە ماشکرای ئەمڕۆ یادی 33 ساڵەی ئازادکردنی دەبەری سۆرانە. سەرەتا کە مەراسیمەکە دەستی پێکرد کۆمەڵێک پڕگەی جیاواز لەوێ پێشکەش کردن وتاری سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆران وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. ئێستا قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران فیستیڤالی کلتوری و هونەری لێرە بەڕێوەچێ یەکەمین قوتابخانە کۆمەڵی قوتابین کە لێرە بە گۆرانی بەشداریان لەم فیستیڤالە کردووە. هاوکاری کامێرەمانم دیمەنەکانتان بۆ گواستۆ. دواتر کە ئەم شوێنە تەوا بوو هەوڵە دەم ڕەشماڵ بە ڕەشماڵ بگەڕێم گفتوگۆ لەگەڵ مامۆستا و قوتابیان و بەشداربووانی تر بکەم. ئەو دیمەنانەی دەبینن قوتابخانەی پەروەردەی چۆمانە کە یەکێکە لەو قوتابخانانە ئەمڕۆ بەشداری کردووە لە یادی 33 ساڵەی ئازادکردنی دەبەری سۆران. وەگوتم ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئازادکردنی سۆران و دەوروبەری لێرە یادەکە لە کەمپی زانکۆی سۆران دەکرێتەوە. قوتابخانەکان ژمارە قوتابخانە بەشداری کردووە. جگە لە قوتابخانەکان هەندێک خانم هەن کە کاری دەستی دەزانن لێرە کارەکانیان نمایش دەکەن. ئەوەی دەبین ئێستا یەکێکی ترە لە بەردەم ڕەشماڵەکان ژمارەی قوتابی بە کەرستەی کۆنی کوردەواری لێرە ئەمڕۆ بەشداریان کردووە لەم یادە. یارە ئەم قوتابیانە یانوێ شانۆگەریەک پێشکەشکەن دواتر لە بڕگە جیاوازەکانی تر کە چەند ڕەشماڵێک لێرە هەڵدراون ژمارەی قوتابخانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بەشداریان کردووە. هەوڵە دەم ئەو دیمەنانشتان بۆ بگوازمەوە کە بزانم بە چ بابەتێک ئەم قوتابخانەش بەشداریان کردو. ژمارەیەک منداڵن کە قوتابین هاوکات لێرە بەشداریان لەم یادە کردووە. بەو پێی سبەینی یەکەمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزیشە. بۆیە ئەمڕۆ کۆتایی بە هەموو چاڵاکیە هونەری و ڕۆشنبیریەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان دێت بە ڕۆژ لە شەوان لەوانەیە چاڵاکی هەبێت ناوەندە ڕۆشنبیریەکان. بەڵام بە ڕۆژ ئەمڕۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆران و لە هەموو کوردستانیش ئەمڕۆ کۆتا ڕۆژ دەبێت بۆ چاڵاکیە ڕۆشنبیر هونەریەکان. وەگوتم ئەمە یەکێک لە قوتابخانەکان سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمانە کە بەشداری کردووە لە یادی 33 ساڵەی
ئازادکردنی دەڤەری سۆران کە دەڵێ ئیدارە و دەڤەری سۆران هەموو قەزا و ناحیەکانی ئەم دەڤەرە ئەگرێتەوە لەبەرەوەی لە 33 ساڵ بەر لە ئەمڕۆ لە گوندی بابشتیان یەکەمین فیشەک تەقێنرا دواتر کە فیشەکەکە تەقێنرا ئیتر لە سەن کاژمێرێک تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو قەزا و ناحیە و گوندەکانی ئەم دەڤەرە لە ڕژێم بەعسی لە نێوچوو ئازاد کرا لێرە وێنەی ژمارەیەک سەرکردا هەن کە لە بارزانی نەمر جەنابی سەرۆکی حکوومەت ئەمانە کۆمەڵێک وێنەن جیڤارە شێخ مەحموود قازی محەممەد کۆمەڵێک سەرکردەی تری کورد وە جگە لە سەرکردە ڕووناگیر و نووسەر و ڕۆژنامەنووس لە نێو ئەم وێنانە بوونیان هەیە کە لێرە نمایش کراون هەوڵەدەم دیمەنی زیاتر لە یادی 33 ساڵەی ئازادکردنی دەڤەری سۆرانتان بۆ بگوازمەوە کە وەگوتم ژمارەیە قوتابخانە بەشداریان کردووە قوتابخانەی کۆڕەکی ناحکومی ئەمڕۆ ئەوانیش بە کۆمەڵێک بڕگەی جیاواز بەشداریان کردووە لەم یادا نكبتي لا سعادة وتشتواني كوكبي بخت فريشتت مرسى أدري وشيت الله يرسي عينك سليم ديلي دستي ظالم لو بدي شاديتا حمزنا حسن لك بيت الله لا في مليت مدام لم أسندا كالشينيا عوض الله هربه المدقو يولد أصيت الله بيتحونا سنتسونا فسر أولادك وامر الكودا لكوين السيسون بس يتعلم لي مدى حر لك الزارانسو هذا حسن بيه هذا بيسي بيبك بيتوا شرط بياوتي بي اگر كودا دستن بدا دشمن تفتن وكو صك بي كما شرط بيتوا ئەمە قوتابخانەی ئامادەی کۆڕەکی ناحکومیە لە سۆران ئەوانیش هاوشەوەی بەشێک لە قوتابخانەکانی تری ئەم دەڤەرە بەشداریان کردووە منداڵان دەبینن کە بەجل و بەرجی کوردەواری بە لانک و کۆمەڵێک بابەتی تر کە ئێستا تا ئێستاشی لەگەڵدابێ بەکار دێت لە نێو خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆوانیش بەشداریان کردووە لەم یادا وەکەوەی زمان نەزانم من هەمیشە پێشتاک دەکەم هەر یەکێک دوازدارەکەم کەسی هێشتا بڕوا ناکەم من مسلمانم من هەمیشە بەرهەیەکێک دوارەڵم کەسی هەر بڕێ نیشتیمانم بەڵام ڕێگەکەی هەمیشە شعرم نفرمل سرگردنا مامۆستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دوو قسە لەو کە لەس بەچی بەشداریتان کرد ئەمە قوتابخانەی کۆڕەکی ناحکومی بوو لێرە ڕەشماڵێک هەڵدراوە لێرە خەڵک دێ بۆ چاخواردنەوە و خاتونێکیش وەستاوە لەبەر سەمار بۆ ئەوەی چاتێ بکات و پێشکەشی میوانان بکات هەمیشە لەم ڤیسیڤاڵە هونەری و کلتوریانە چا بابەتی خواردنی فۆلکلۆری کوردەواری یەکێک لەو بابەتانەیە کە هەمیشە هەم قوتابیان هەم مامۆستایان بەم بابەتە جیاوازانە بەشداری دەکەن لێرە هاوڵاتیەکی تر کە بەشدار بووە بە جلی کوردی و لە بن ڕەشماڵە و کۆمەڵێک گوێز و قەزوان و هەندێک بابەتی تر بەشداری کردو هەوڵە دەم بچمە لای و هەندێک قسەی لەگەڵ بکەم بزانم سڵاوت لێ بێت چۆنی پەیامت چییە لە یاد 33 ساڵەی ئازادکردنی شاری سۆران زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆکە کە بەشدارم لە ڕۆژێکی وها پیرۆز دڵخۆشم کە ملەتەکەم دەبینم بە ئازادی ئەمڕۆ کە ڕۆشن و خۆشترین ڕۆژی منە کە دەبینم لە سۆران خەڕک ئاوە بە ئازادی و بە جلی کوردیەوە دێن بەشداری بە ڤیستیڤاڵەکات
زۆر سپاس دەست خۆش تۆ لە هەر لە سۆرانەوە هات بەڵێ خوشحاڵین بووە و ڕۆژە گرنگە ڕۆژێکی مێژوویە ڕۆژی ڕاوپەڕینی خەلکی شاری سوورانە دش بە ڕژێمی بەعسی درڕندا ئەوروکە ڕۆژی هەم ڕۆژی جلی کوردیە و هەموو بوونەکان یعنی چێژ و بوونی هەموو بوونەکان دێت بەڕاستی خوشحاڵین بەو بوونە گەورەیە ئەو خەلکە هەموو لێرە کوبووینەتەوە بە هەموو کەم و ڕنگ و نەتەوەکانەوە لێرە پێ خوشحاڵین وەکو زانکۆی سووران دەورێکی کاریگەری هەبووە بۆ ڕێخستنی ئەم یادە پیرۆزە سوپاسی هەموو خەلکی سووران دەکەین بەگشتی بەڕێزی سپاسەوە پەیامی دوو هاوڵاتی بوو کە بەشداریان کردووە لە یادی 33 ساڵەی ئازادکردنی عێراق وە گوتم کۆمەڵێک بڕگەی جیاواز هەن لێرە لە بن ڕەشماڵەکان دەروە ڕەشماڵەکانیش کۆمەڵێک بڕگەی جیاواز هەن هەوڵە دەم بە هەمان شێوە ئەو بڕگانشتان بۆ بگوازنەوە ئەمەش قوتابخانەی کۆڕەکی ناحکومیە بابەتی فۆلکلۆری خواردنی کۆن هەیە کە ئێستاش لە هەرێمی کوردستان بەردەوام خەڵکەکە ڕۆژانە ئەیخواتیان ناوە بۆ نمونە کفتە یەکێکە لەو بابەتانەی کە ڕاستە ڕۆژان ناخوری بەڵام خەڵک هەفتانە جارێک دەبێت هەر تاقی بکاتەوە لە قوتابخانەی کۆڕەکی ناحکومیەوە هاتی بەچی بەشدار قوتابخانەی کۆڕەکی ناحکومی ئەو خواردانە هەموو لەلایەن قوتابخانەکەمانەوە ئامادەکراوە بۆ نمونە گەنمە کوتا و ئاش و داندۆک و کفتە و دۆڵمە و یان بریانی و زۆر لەو خواردنە کوردەواریانەمان هەمووی هێناوە تاوەکو کوردی پیشان بن چ قۆناغێکی لە قۆناغی دەی زانستیمە زۆر سپاس کاردی ساوار کفتە قوڕاو ئەمانە ماشەپونگ ئەمانە کۆمەڵێک خواردن لەلایەن قوتابیانی کۆڕەکی ناحکومیەوە بەجارکەن خواردنەکەی تۆ خۆی لە چێ بینی ساوار بە گۆشت بەڵێ ساوار بە گۆشت و بە کوارد قۆناغی دەیەمی تۆ بەچی بەشداری من بە قوڕاو بەشداریم کردووە ئەرێ وەڵا ناوەڵا هێشتا تاقیم نەکردیت وەڵا گوتمان با لەم نێوانام دی ئەرێ وەڵا دۆخاو و کۆمەڵێک خواردنی تر دۆلما گەنمە بە ماش ئەمانە هەموو ئەو خواردانن کە لەلایەن بەشێک لە قوتابیانی کۆڕەکی ناحکومی لێرە لە سۆران کراوە ئەمەش دۆلمەیە بریانی بە هەمان شێوە هاوکاری کامەرەمان دیمەنەکانی بریانیشتان با بۆ بگوازێتەوە ئەمە نیسک یەکێکی ترە لەو خواردنانەی کە ئەو قوتابیانە بەشداریان کردووە ڕاستەوخۆ دەسمە لای مامۆستایەکی زانکۆ بەڕێز مامۆستا عەبدولباسط مامۆستا سڵاوت لێبێت زۆر سپاس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم پەیامی ئێوە لە یادی 33 ساڵەی ئازادکردنی دەڤەری سۆرە بەناوی خوای گەورە و میهرەبان پڕ بەدڵ بەخێرهاتنتانەکەم پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە خەڵکی بەشەڕەفی کوردستانەکەم بەگشتی و دەڤەری سۆرانیش بە تایبەتی هیوادارم ئینشاءالله یعنی ئەو ڕۆژەیە هەمیشە یعنی دووبارە کە یادی ئەکەوە ببێتە هەوێنی جارێکی تر هەوێنی پێکەوە ژیان و برایەتی نێوان دانیشتوانی ئەم شارە و لە هەمان کاتیشدا خەڵکەکە ژینگەیەک بڕەخسێندرێتن بۆ خەڵکەکە بۆ ئەوەی هەمیشە دڵخۆش بیتن بەو قوارەی کەوا هەیە و هەمیشە دڵخۆشیش بیتن کە بۆ هەمیشە ئەم یادەی کردووە و نەبێتە هۆی ئەوەی کە بە تەواوی یادەکە لە مێژوودا ون ببێتن زۆر سپاس دەکەم زۆر سپاس مامۆستایەکی زانکۆی سۆران بوو پەیامی هەبوو لە یادی 33 ساڵەی ئازادکردنی دەڤەری سۆران وە گوتم ئەمڕۆ فیستیڤاڵی کلتوری هونەری لە نێو کەمپی نوێی زانکۆی سۆران بەڕێوە چی کە ژمارەی قوتابخانە بەشداریان لەم یادەکردووە ئێرەش بە هەمان شێوە زرۆبی و کۆمەڵەیەک بابەتی دیچا هەیە هەوڵە دەم دیمەنەکانی ئێشتان بۆ بگوازمە بزانم ئەمانە لە کام شوێنەوە ئەمڕۆ هاتوون باشە زرۆبی وە کۆمەڵێک خواردنی دیکە لێرە نمایشکران لەلایەن قوتابیان مامۆستا سڵاوت لێبێت
سڵاوی زۆر بە خێراتی سەرچاوان قوتابخانەی زانستی نێودەوڵەتی سۆرە بە خێراتنی گۆ دەکەم ئەمە بە کۆمەڵک چاڵاچی و پێشانگای قوتابیان بەشداریمان کردیا لەگەر کۆمەڵک خواردنی کوردەواری ڕۆ لە ڤیسیالەک هەر لێرە بوویان گەڕای وڵای زیاتر لێرە بوون ناو تەڵەبەکان و مامۆستای خۆم و جەولەکی سەرێ ئیشی ناو هەمووانم کرد شتی زۆر جیاواز و جوانی فۆلکلۆر و کوردەواری قەدیمم دیت بەڕاستی و ئەو چاڵاچیان بە ستایلێکی کۆنی کوردەواری هات چەند گرنگەنەوەی داهاتوش بەم شێوازە ناوەنەوە دەرکرد زۆر گرنگە ئینسان کللتوری باو باپیرانی خۆی لەبیر نەکا و پیشاینەوەکانمان بدەین کە ئەمە لە ڕابردوو لە چنە هامەتێکدا ڕۆیشتینە تا گەیشتینە تا ئەوڕۆ لەبەرەوە پێم خۆشە ینی زۆر مهمەوە زۆر خۆشحاڵین کە ساڵانە ڕۆژێکمان هەیە لەوەی جلکە کوردیەکان قەدیمی خۆمان پیشاینەوەکانمان بدەین بە هەم بە خواردنی کوردەواری و هەم بە جلک و بەرگەکان لەو نەوەکانی داهاتوومان پێشکەشیان بکەین زۆر بەخێراتن سەرچاوان زۆر زۆر سپاس زرۆبیش خواستی لەسرە خەڵک دەبا و پارچێکی لێ دەکاتەوە خوا بەو پێی نیوە ڕۆژە بەڵام زیاتر چۆنی لەکوێ هاتووە لە سۆرە چۆنە بەتان بوویان وڵای شتێکی زۆر تایبەت بە دەستیان خۆش بیت دەستخۆشیانێکم چۆنیت زۆر سپاس بەتان بوو زرۆبیەکە زۆر بەتان بوو سەرتامە پیرۆزبایی ساڵی یادی ڕاپەڕینی ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕۆژ جلدی کوڕی لە سەردەم دانیشتوانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم چالاکێکی جوانە بەڕاستی ئەو چالاکیانە پێویستن بۆ بەرەوپێشتنی کللتوری کوردەواری و دەستخۆشی لە سەردەم قوتابخانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەم کە ئەو چالاکیانیان ڕێخستووە ئەو کللتوریان نیشانی خەڵکداوە دەستەکان خۆش سەرکەوتوو بن کاکڕابەر چۆنی چادە خۆیان زرۆبی والله چار نمایە بەتەمای چای خۆین ماساوکەی بەس بەڕاستی شتێکی جوان دەستیان خۆش دەستخۆشیان لێ یەکەین هەموو زۆرە خواردنەکانی کوردەواری لێرە ئامادەنە زیاتر دەستخۆشیە سوپاسی مامۆستایان دەکەین سەرکەوتوو بن دەستەکان خۆش ئەمە قوتابخانەی زانستی لێرە لە سۆران کە بەشداریان لەم فیستیڤالە کردووە کۆمەڵی قوتابی بە خواردنی کۆنی کوردەواری وەردەگرم ئێستا هەوڵە دەم گفتوگۆی زیاتر لەگەڵ قوتابیان بکەم بۆ ئەوی بزانم کە خواردنەکانی تۆ خۆ لە چیە بینێتەوە گەر بۆم باز بکەیت ناتوانانی قسە بکەی باش بە چی بەشداریت کرد وڵی جابەشتی فۆلکلۆری لە ژوورە ئەمانە چینە ئەوانە خواردنی فۆلکلۆرینە ئەویان دۆڵمەیە ئەویان دۆغەوە بڵێ ئەوەشیان کفتەیە ئەویان ساوارە لە ساوار لەگەڵ خواردن چاکردن بینی چۆن وڵی باش نیمەسە وڵی دی خۆت ڕای ئینشاءالله لەکام قوتابخانەوە قوتابخانەی زانستی نێودەوڵەتی زۆر زۆر سپاس ڕەشماڵی قوتابخانەی زانستیە کە یەکێک لەو قوتابخانانی ئەوانیش بە کۆمەڵێک بڕگەی جیاواز بەشداریان کردووە لە فیستیڤالی ساڵانەی یاخود فیستیڤالی کللتوری و هونەری خوایە کوردستان بپارێزە ئەم دروشمەیە کە ئەم قوتابخانەیە لێرە هەڵی واسیوە لەگەڵ هاتنە ژوورت کۆمەڵی قوتابی لە ژوورەوە دەبینی کە ئەوانیش بە جلوبەرجی کوردەواری بەشداریان کردووە هاوکات ئەم ڕۆژ لە زۆربەی فەرمانگە حکومیەکان و ناوەندەکانی تری خوێندن کە دەوامیان تێدا بەردەوامە بە جلوبەرجی کوردی فەرمانبەر و مامۆستایان بەشداریان کردووە لەم یادە ئەمە دیمەنی ئەم قوتابخانەی وە گوتم کە بە جلوبەرجی کوردەواری بەشداریان کردووە چۆنیت لەکوێ هاتووی لە قوتابخانەی زانستی میرۆ پۆلی چەندی چەند پێنج ئەمڕۆ بەچی بەشدار کرد جگە لە جلوبەرجی کوردەواری هیچ خواردنشتیواتی نابوویان هەر بەس بە جلوبەرجی کوردیان بەس بە جلوبەرجی کوردی مامۆستا خواردنی کالی نەبوو ئەمڕۆ ساڵیادی ئازادکردنی سۆرانیشە دەڤەری سۆران پەیامت چی وەکو منداڵێک وەکو منداڵێک زۆر خۆشە کاتێک کە ئازاد دەبین خاکی خۆمان بەدەست دێنینەوە
خاکی خوشتر پەیامی یەکێک بوو لەو قوتابیان مامۆستا ڕێباز سڵاوت لێبێت چۆنی تەندروستیت پەیامت چییە لە یادی 33 ساڵی ئازادی شاری سۆران بەناوی خوای گەورە بە خێراتتان دەکەن مامۆستا ئەوەی ڕاستی بیتن ڕۆژێکی زۆر خۆشە لەبەرەوەی کوردستان ئازاد بووە لەو ڕۆژەدا بەتایبەت شاری سۆرانێکە لەو شارانێکەوە لە ماوەی ڕابردوو خەباتێکی یەکجار زۆری کردووە پێشمەرگەکانی مامۆستایەکانی فەرمانبەرەکانی ئەو ڕۆژەی کەوا ئەوان ڕاپەڕینیان کرد ئێمە ئێستا لە خۆشیدا ئاژین بۆیە ئەو ڕۆژە پیرۆزە کە هەیە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی دەبەرەکە دەکەین بەتایبەتی مامۆستان و فەرمانبەران کە لێرە ئامادەنە کەوانیش وەکو پێشمەرگە خەبات دەکەن لە سەنگەر زۆر سپاس سپاس پەیامی ڕێباز مامۆستا ڕێباز کە فەرمانبەرێکی زانکۆی سۆرانە لێرە وەگوتم ئەمڕۆ یادی 33 ساڵەی ئازادکردنی دەبەری سۆرانە کە یەکەمین فیشەک لە باپشتیانەوە تەقێنرا دوای چەند کاتژمێرێک بە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران بە تەواوی دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە چەند کاتژمێرێک توانیان تەواوی دام و دەستگا سەربازەکانی ڕژێم بەعسی لە نێوچوو لە نێو ببەن ئەوەش بۆ هۆی ئەوەی کە هەم ئیدارەی سۆران هەمیش شارەکانی تری کوردستان خراپەڕن و کوردستان بە تەواوەتی ئازاد بکرێت ژمارەی قوتابین کە بە تابلۆی جیاواز لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران ئەمە یەکێکی ترە لەو قوتابخانانە کە بەشداریان کردووە بزانم ئەو قوتابیانە کە بە دەستڕەنجینن بزانم پەیامی ئەوان چییە لە یاد 33 ساڵەی ئازادکردنی شاری سۆران چۆنی لە کام قوتابخانەوە هاسی ناکات لە کام قوتابخانەوە یارە نانەوێ قسە بکەن وەکوتم ئەمە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆرانە ژمارەی قوتابی بەشداریان کردووە جگە لەوان چەندین بڕگەی جیاوازتر لە نێو قوتابخانەکانی ئەوان هەن بزانم بڕگە جیاوازەکان چین ئەم قوتابخانێش هەر بە خواردنی کوردەواری بەشداریان کردووە کە زۆرێک لە قوتابخانەکان کۆمەڵێک بڕگەی جیاوازیان ئامادە کردووە لێرەش بە هەمان شێوە قوتابخانانە ئەمە قوتابخانەکان سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆرانە کە وەگوتم بە چەند خواردن و بابەتی دیکە بەشداریان کردووە ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئازادکردنی دەبەری سۆران بە تەواوی قەزا و ناحیەکان لێرە لە کاتژمێردەی سەر لە بەیانی کۆمەڵێک بڕگەی جیاواز بەڕێوە چوون و وتاری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان خوێنرایەوە و تەواوی لایەنە سیاسیەکان
بەشدار بوون لەم یادا قوتابخانەکان بەشێک لە قوتابخانەکان سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران کە پەروەردەی چۆمان ڕەواندز مێرگە سۆر ناوەندی سۆران ئەمانە ئەم قوتابخانانە بوون کە بەشداریان کردووە لە فیستیڤاڵی کلتوری و هونەری لێرە لە نێو کەمپی زانکۆی سۆران و هەم لە پەیامی لاینە سیاسەکانمان بۆ گواستنەوە پەیامی ئەو کەسانە کە بەشدار بوون لە یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری دەڤەری سۆران بە تەواوی قەزا و ناحیەکان. ئەم دیمەنانەی کە بینیتان چەند کاتژمێرێکە لەسەر شاشەی زاری کرمانجی بینیتان ئەمە بۆچوونی خەڵک بوو و بۆچوونی قوتابیانم وەرگر لەسەر کارە دەستیەکان و خواردنی فۆلکلۆری کە بەشداریان کردبوو. برگەکان تا چەند خولەکێکی تر بەردەوام دەبێت و بەم شێوە یادی 33 ساڵەی ئازادکردنی شاری سۆران بە کۆتا دێت. بەڵێ